پشمەرگەی ڕێدادگەری و بەرزی میلەتی. کۆمەڵی دادگەری هەڵمەتی جۆربەجۆری بۆ سەرخستنی کاندیدانی دەست پێ کردووە لە سەرەتای دەستکردن بە بانگەشە لە شاری هەولێر ئاهەنگێکی بەرفراوان بۆ سەرخستنی کاندیدانی بەڕێوەچوو. دواتریش لە ڕێگەی چەند تیمێکی جیاجیا دەستکرا بە ناساندنی کاندیدان. تیمەکان پێکهاتبوون لە تیمی دەرگا بە دەرگا و تیمی هەڵواسینی پۆستەر و فلێکسەکان. ئەندامانی تیمی بانگەشەی قومریا شێخ محەممەد بەرزنجی لە پارێزگای هەولێر دەڵێن جەخت دەکەینەوە لەسەر ئەو بازنەیەی کە دەکەوێتە سنووری بازنەکەمان و ئەو شوێنانەی بۆمان دیاری کراوە تاکو پۆستەر و فلێکسەکان بڵاوکەینەوە. ئێمە وەکو ئەنجومەنی دارەتی کۆمەڵی دادگەری ئەو سنوورەمان لۆ دیاریکرا کە بازنەی سێیە لە ناحیە شەمامک و قەتەوی و قۆڕیتان و گردی پیردا و دوانە هەتا نێزیک سناحەی شیمالی هەتا نێزیک 100 مەتری شاری هەولێر ئەو شۆ بە پێویستمان زانی کە بین وا دەستمان پێکیدە ئینشاڵڵا هەتا نێزیکی دەوری سەعات 11 و 12 ئەو شوێنانێکە پێویستن ئینشاڵڵا لە هەمویان دەدەین. سڵمان دەبی ڕازگۆبی بە ڕازگۆیانە هەتا ئێستا کارمان کردووە و ئەندامەکانمان پێشتر لە نوێنەرانی عێراق و کوردستانیش هەر بە ڕازگۆیانە کاریان کردووە. کاتێک دەچینە ناو خەڵکی ڕیکلام لە بۆ کاندیدەکانی خۆمان دەکەین بەڕاستی ناتانن بڕێن ئەنگۆ ڕازگۆ نەبووینە و سەرڕاستانە بانگەشەیان لە بۆ دەکەین خەڵک بەدەمە هاتوونی زۆر باشە. دیارە ئێمە وەکو تیمی بانگەشەکارانی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی 11 هەڵساوین بە هەڵواسین و پۆستەر لافتەکانی خوشی گەورەمان خوشکە قومرێ بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی خۆر ئاوای هەولێر. سپاس دڵخوای گەورە زۆر دڵخۆشین بە کاندیدەکانەوە لەبەر ئەوەی لە هەر جێگا کە بانگەشە دەکەین لۆ کە ئابستار کە برای گەورەمانەوە خوشکە قومرێش خوشی گەورەمانە بەڕاستی زۆر دڵخۆشین لەبەر ڕابردیان پاکە جێدەستیان دیارە خزمەتی خەڵکیان کردیا. ئەنی ئەوە کەسانێک نین بیان ناسین هەر کە دەرێن فلان کەس یاخود بزنس کارتی دەدێ یان پۆستەر لافتەکەی پێشانە دێ بەڕاستی زۆر دڵخۆشە زۆر دڵخۆشە بەڕاستی ئەمەش زۆر سەربەرزین پێیان خوا گەورە پاداشتیوانی ژاتەوە بەڕاستی ئەمەیان ڕووسور کردی ناو خەرچی کە بە سەربەرزان و بە ئازادانە بە دڵخۆشانە بانگەشان و دەکەین. کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی هەولێر دەڵێت ئێمە بەڵێنێک دەدەین کە واقعی بێت و بتوانین جێبەجێ بکەین. لەبارەی تیمەکانیشەوە دەڵێت ماندووبوونیان بەرز دەنرخێنین و خوددا پشتیوان بێت سەربەرزیان دەکەین و بەڵێنەکانیشمان لە داهاتوودا جێبەجێ دەکەین. لە بانگەشەی هەڵبژاردنە ئەبێت ڕازگۆبی لەگەڵ دەنگدەری خۆت و بتوانی ئەو بەڵێنانەی کە ئەیدەی بتوانی بیگەێنیتە جێ واقعی بی لە بەڵێنەکانە زۆر گرنگە چونکە ئەگە وەکو پندێکمان هەیە دەڵێ ئەگەر بەردی گەورە هەڵگەری نیشانی نەوەشاندنیەتی وانە ئەگە بەڵێنەکان زۆر گەورە بن نیشانەی ئەوەیە تۆ ئەو بەڵێنانە نابێتە جێ. ئێمە بەڵێنەکانمان لە ئاستی ئەوەدا بێت کە بتوانین خزمەتگوزارێکی باشی گەلەکەمان بین و دەست بخینە سەر ئەو برینانەی کە ئێمە بتوانین دەرمانێکیان بۆ بدۆزینەوە. سوپاس و پێزانینی خۆم ئاڕاستەی هەردوو مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێرەکەم بەرپرسی مەڵبەند و کارگەڕان و ئاراستەی تۆڕی میدیایی کۆمەڵ و کارمەندانی تۆڕی میدیایی کۆمەڵ و سەرجەم پەیامنێران و وێنەگران و ئەوانەی کە تیمی ئەعلامین لە کەناڵی پەیام و بانگەواز و کەناڵی کۆمەڵ ڕادیۆی کۆمەڵ سەرجەم کادێرانی کۆمەڵ لە سنووری هەولێر و ئەو تیمانەی کە پاڵپشتی خۆیان بۆ قومرێ شێخ محەممەد بەرزنجی دەربڕی. کاندیدانی کۆمەڵ خاوەن مێژوویەکی پڕ شانازی و خزمەتکردنن کە لە هەر پۆستێکدا بوو بن سەلماندوویانە نەفشار و گوشار دەیان خەڵەتێنێ و نەترس و تۆقاندنیش دەیان خلیسکێنێ بەڵکو تا فشارەکانی سەریان زیاتر بێت ئەمانیش زۆرتر و سوورتر پێ لەسەر مەبدە و بڕوا و باوەڕەکانیان دادەگرن و دەست لە خزمەتکردنی هاوڵاتیانیان هەڵناگرن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.